لەماوەیەدا ئەوروپا بە شەپۆلێکی گەرمای نەئاسایی گەرمدا تێپەڕێت کە کیشوەرەکەی ڕوبەڕووی زنجیرەیەک قەیرانی ئابووری و کوشت و کاڵی کردوێتەوە. قەیرانێک کە دەستپێکی لە گۆڕانکاریەکانی کەشوهەواوەیە، بەڵام ئاسەوارەکانی تانە و بازاڕ و کێڵگە و سفرە و خوانی هاوڵاتیانیش درێژە بێتەوە. دوای ماوەیەک لە وشکە ساڵی، ئاگری دارستان و پلەی گەرمای بێپێشینە لە ئیسپانیا، فەڕەنسا، ئیتالیا و چەندین وڵاتی دیکە ئێستا ئاستی ئاو لە ڕووبارە گرنگەکانی ئەوروپا، بەتایبەت ڕووبارەکانی ڕاین و دانوب بۆ ئاستێکی مەترسیدار دابەزیوە. ئەم ڕووبارانە تەنیا سەرچاوەی ئاو نین، بەڵکو شادەماری سەرەکی گواستنەوە و بازرگانی ئەوروپان، بۆیە هەر ئاڵۆزیەکتیاندا ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئابووری کیشوەرەکە جێدەیەڵێت. کەمبوونەوەی ئاستی ئاو بووەتە هۆی ئەوەی زۆربەی کەشتیە بازرگانیەکان نەتوانن بەباری تەواوەوە هاتوچۆ بکەن، هەندێکیشیان بە تەواوی لە گوزەرکردن وەستاون. لە ئەنجامدا نرخی گواستنەوە بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە و زنجیرەی دابینکردنی کاڵاکان بەتایبەت لە کەرتی نەوت، پیشەسازی کیمیایی و وزە ڕوبەڕووی ئاڵۆزیەکی جددی بووەتەوە. کەمبوونەوەی گواستنەوەی نافتا، گازی پترۆلی مایەوە و دیزڵ بۆ کارگەکان، هەروەها گرفتی دابینکردنی سوتەمەنی بۆ وێزگەکانی کارەبا، وێنەیەکی ڕوون لە قوڵبوونەوەی ئەم قەیرانە نیشان دەدات. بەڵام گەورەترین هەڕەشە لە کەرتی کوشت و کاڵدا دەرەکەوێت. بە پێ هەڵسەنگاندنەکانی دامەزراوە نێودەوڵەتیەکان، بە تەنیا شەپۆلی گەرمای مانگی حوزەیرانی ڕابردوو دەبێتە هۆی زیانی نزیکەی 2 ملیار یۆرۆ لە بەرهەمی دانەوێڵەی ئەوروپا. پێشبینیش دەکرێت لانی کەم 9 ملیۆن تەن لە بەرهەمی دانەوێڵە لەم ساڵدا لەدەست بچێت، لە کاتێکدا فەڕەنسا و مەجەرستان زۆرترین بەشی ئەم زیانەیان بەرکەوتووە. ئامارەکانی یەکێتی ئەوروپا دەریەخەن کۆی بەرهەمی دانەوێڵەی کیشوەرەکە لە 384 ملیۆن تەن لە ساڵی 2025 بۆ 362 ملیۆن تەن لەم ساڵدا دابەزیوە. ئیسپانیا بە دابەزینی لە 21 بەرهەمی گەنم لە سەرەوەی لیستی وڵاتە زیان لێکەوتوەکانە، لە کاتێکدا فەڕەنسا و ئیتالیا و مەجەرستانیش زۆرترین زیانیان لە بەرهەمی گەنمەشامیدا تۆمار کردووە. لە فەڕەنسا ئاساوارەکانی گەرما تەنیا لە کێڵگەکاندا نەماوەتەوە. وەزارەتی کوشت و کاڵی ئەو وڵاتە دەڵێت بەرهەمی شیر لە هەندێک ناوچەدا تا لە 30 دابەزیوە. هەروەها هەزاران سەر ئاژەڵ بەهۆی پلەی بەرزی گەرما مردار بوونەتەوە. شارەزایان پێیان وایە ئەوەی ئێستا لە ئەوروپا ڕووەدا تەنیا وەرزی گەرمایەکی نائاسایی نییە، بەڵکو نمونەیەکی ڕاستەوخۆی ئەو ئاسەوارانەیە کە گۆڕانکاری کەشوهەوا دەتوانێت لەسەر ئابووری و ئاسایشی خۆراک دروستیان بکات. ئەگەر ئەم بارودۆخە بەردەوام بێت، ئەوروپا ناچار دەبێت زیاتر پشت بە هاوردەی خۆراک ببەستێت. ئەمەش نرخی خواردن لە بازاڕە جیهانیەکان بەرز دەکاتەوە و قەیرانێک دروست دەکات کە کاریگەریەکانی تەنیا لە سنووری ئەوروپادا نامێنێتەوە، بەڵکو بازاڕی جیهانی و ئاسایشی خۆراک لەسەر ئاستی جیهانیش دەگرێتەوە.